بینەرانی ئازیز سڵاوتان لە بێوەم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ باسی ژینگە ئەکەین باز لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە ئەکەین باز لەواکەین کە بزانین ژینگە دۆستی چییە کێن ئەو کەسانی کە پێیان ئەوترێت ژینگە دۆست بە میوانداری خاتوو ڕووبار ئەحمەد کە بەڕێزیان چالاکوانی ژینگەیە قسە و باسەکەین لەسەر کێشەی پیسبوونی ژینگە. خاتوو ڕووبار بەخێر بێی سەر و سەرچاو. سڵاوتان لەبێت ئێوارەتان باش سپاس بێوەش. سپاس دەکەم. سەرەتای پرسیارەکانم پێم خۆشە لەوە دەست پێکەم بزانم ژینگە دۆستی کێیە بە کێ ئەوترێ ژینگە دۆست و چالاکوانی ژینگەی. بەڵێ لە ئەگەری ما وەکو هەرێمی کوردستان وەری بکەین ئەو کەسانی کە لە خەمی ژینگەی وڵاتەکەیان دەنیا خود ئەو کەسانی کە هەست بە بەرپرسیارەتیەکەن بەرامبەر لە دارێکەوە بیگرە هەتا وەکو پیسبوونی هەوا و پیسبوونی خاک و پیسبوونی هەموو بەشەکانی ژینگە بۆ کەسانە ئەوترێ ژینگە دۆست کە هەست بە بەرپرسیارەتی ئەکەن بەرامبەر بە ژینگەی وڵاتەکان و ژینگەی جیهان بەگشتیوەتە چەمکێک یاخود ڕەهەندێک یاخود لایەنێکی گرتوتە دەست جا چ بڵاوکردنەوەی هۆشیاری بێ یاخود ئەنجامدانی چالاکی بێ یاخود ڕواندنی دار و درەخت بێ لە کاتە جیاوازەکان و لە بۆنە جیاوازەکاندا ئەم کەسانە پێیان ئەوترێ ژینگە دۆستکە بەردەوام خەڵکی هۆشیار دەکەنەوە لەسەر ئەوەی کە مەترسیە ژینگەیەکانی کە ڕوبەڕووی جیهان دەبنەوە چین یاخود خەڵکی شارەکەی خۆی یاخود لە ناوەندە پەروەردەیەکان بەردەوام زانیاری لەسەر ژینگە و زانیاری لەسەر پیسبوونی ژینگە و لەسەر ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی دەبێتەوانە بەهۆی گۆڕانکاریە ژینگەیەکانەوە دەیدا بە خوێندکاران ئەیدا بە جیلی تازە ئەیدا بە هەموو دانیشتوانی ئەو شوێنەی کە کەسی ژینگە دۆستی تێدا دەژی بم کەسانە ئەوترێ ژینگە دۆست کە خەمی ژینگەیان گرتوتە باوەشی خۆیان و بەردەوام هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدەن و هەوڵی بڵاوکردنەوەی زانیاری دەدەن سەبارەت بە ژینگە. باش بزانم خاتوو ڕووبار ماوەی چەند ساڵە تۆ لەم بوارەیە ئیشەکەی وە زیاتر کارەکانت لە چ چوارچێوەیەکە کۆبێتەوە؟ بەڵێ من سەرەتا وەکو هەستێکی نیشتیمان پەروەری کە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە وڵاتەکان بەرامبەر بە شارەکەم بەرامبەر بۆ ژینگەی کە تێیدا دەژیم هەستم بەوە کرد کە بەڕاستی لای ئێمە ژینگە ئەو گرنگی پێ نەدراوە ڕاستە لەوانەیە لە لایەنی حکوومەتەوە یاخود لە لایەنی دامەزراوەکانەوە چەند دامەزراوەیەکمان هەیە بەڵام وەکو پێویست نییە خەڵکی ئێمە زیاتر پێویستی بەوەیە کە بەردەوام باسی ژینگەی وە بگرێت و بۆی بهێنرێتە پێش چاوی ئاگادار بکرێتەوانێک کە ئێمە ئەبێ بەرپرسیارتر بین بەرامبەر بە ژینگە. من لە 2009ەوە خەریکی کاری ژینگە دۆستی و بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیم دواتر لەگەڵ ڕێکخراوی ژینگە دۆستی سویدی دەستم کرد بە کارکردن وەکو ژینگە دۆستێک هێشتا لەوێ هەر بەردەوام چالاکیمانە وەکو ڕواندنی درەخت بێ یاخود چەند پرۆژەیەکی ترمان هەیە لە وەکو دیاریکردنی بە تەمەنترین دارەکانی کوردستان کە ئێستا پرۆژەیەکمان ڕاگەیاندۆ بەناوی سەد بە تەمەنترین داری کوردستان کە ئەم دارانە وەکو سەروەتێکی نیشتیمانی وەکو بۆ ئەوەی کە ئەو خەڵکانی کە ئەسنە شوێنە گەشتیارەکان ئەم دارانە ئەبینن زیان بە دارەکان نەگەێنن یاخود ئێمە لە ڕێگەی پرۆژەی سەوزترین ماڵی کوردستانەوە ئەنی ئەوانە هادین کە لە ماڵەوە یاخود هانی خاتونەکانە دێن کە ماڵەکانیان سەوز بکەن لە ڕێگەی دار و درەختەوە بێ لە ڕێگەی گوڵە جوانەکانەوە بێ بۆ ئەوەی ماڵەکانیان سەوز بکەن و ئێمە ساڵانە ناونیشانی سەوزترین ماڵی کوردستانە بەخشینە ئەو ماڵانەی کە زۆرترین ڕۆک و زۆرترین دار و درەختیان تیان ڕوێنراوە. ئەمە وەکو چالاکیەکانمان لە باشاوی ژینگە دۆستی وەکو تریش ئێمە بەردەوام وەکو لەسەر ئاستی تاکە کەسی لە شوێنە گشتیەکان یاخود لە ئەو شوێنانی کە سەردانیەکەینی ئەو شوێنانی کە تایاژینی ئەو کەسانی کە لە شواردەوری خۆمان بەردەوام هۆشیاری ژینگەی بڵاو دەکەینەوەنە کە پێویستە ئێوە ژینگە دۆست بن پێویستە ئێوە ئەو شوێنێکی تایاژین پێویستە ئاستی سەقافەتی ژینگەیمان ئەوەندە بەرز بێکە کاتێک ئەچینە شوێنێکی گەشتیاری شوێنەکە پیس نەکەین یاخود شوێن پاژماوەکانی خۆمان جێ نەهێڵین. ئەمانە بەردەوام وەکو لە چوارچێوەی کاری ژینگە دۆستیە ئێمە بەردەوام کاری تیا دەکەین واتە وەکو ڕۆتینێکی ژیانی خۆمانی لێ هاتۆ ئێمە وەکو ژینگە دۆستان کە بەردەوام لە هەر شوێنێک بین ئەگەر ئێمە بچینە شوێنێک لەسەر شەقامێک بێ یاخود لە ناو بازار بێ جارێک یاخود دوو جار کەسێک یاخود مناڵێک ئاگادار بکەینەوە کە تۆ نابێ ئەم دەبەی ئاوە ئەگەر بچووکترینش بێ ئەم دەبەی ئاوە فڕێ بدەیت ئەگەر تۆ دوو جار سێ جار ئەم کەسەت ئاگادار کردو جاری چوارەم دووبارەی ناکاتەوانێت کەواتە ئێمە ئامانجێکمان پێکەوە کەسێکی ژینگە دۆستمان دروست کرد جا بۆیە بەردەوام لە هەر شوێنێکا بین یاخود لە هەر جێگایەکە بین ئێمە خۆمان بە بەرپرسیار دەبینین بەرامبەر بە ئەرکەکەمان و کەسانی چواردەوری خۆمان ئاگادار دەکەینەوە هۆشیار دەکەینەوە سەبارەت بە ژینگە پارێزی و پاکڕاگرتنی ژینگە. دەستان خۆش بە باسی کێ ئەو پرۆژەیەت کرد بە تەمەنترین درەختی
کوردستان. بزانم ئەو درەختانە لەکوێن بزەبت وەچی ئەکەن بۆ ئەوەی کە بڵێن پارێزراو بن ئەو درەختانە چه جۆرەکەیان چییە؟ بەپی جۆرەکە بەپی شوێنەکە ئێمە لە خەڵکی ناوچەکە پرسین ئەخۆ بەتەمەترین درێخت لەم ناوچەیە کامەیە ئەوانیش ڕاستی خەڵکی دەبەر و ناوچەکان زۆر هاوکاریمانەکەن بۆی پێمانەڵن ئەم درەختە تەمەنی 100 ساڵ 200 300 ساڵای خۆ لە ناو شار لە گەڕەکی ئەوهەڵ درەختێکمان دیاری کردی بە وەکو یەکەم درەخت کە تەمەنی 100 ساڵ بوو تەمەنی زۆر بوو هەر درەختەکە بە ڕووکاری خۆشا دیارەکە درەختێکی بە تەمەنە بەڵام خەڵکی ناوچەکە پاراستویانە ئێمە وەکو ڕێکخراوی ژینگە دۆستی وەکو تایتڵێکمان ناونشانێکمان بۆی داناوە کە ئەم درەختە تەمەنی ئەوەندەیە و سەروەتێکی نیشتیمانیە تکایە تۆی هاوڵاتی ئاگادار بە یاخود سیاجێک بە چاودەوری دارەکەیە دروست دەکەین و ئەوکو چاودێرێکیشی بۆ داهێن کە ئاگای لەو درەختە بێت بەو شێوازە ئیتر بەردەوام بین تاوەکو سەد درەختەکە لە تەواوی کوردستان ئیتر لە هەموو هەرێمی کوردستان بەگشتی لە سلێمانی و بیگرا یاخود لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە هەموو شوێنەکە لە هەموو شارەکان پرۆژەکەمان ڕاگەیاندنەوە بەردەوامین ئیتر هاوڵاتیان بەردەوام وێنەی درەختەکانمان بۆ ئۆنێرن زانیاریمان بۆ ئۆنێرن لە سەریان ئێمەش بەپێی مەجای خۆمان ئەچینە ئەوێ و وەکو بەتەمەترین درەخت ڕایان دەگەێنین بەپێی ڕیزبەندی. باشە زیاتر لەسەر قسەی خەڵک بڵێن ئێوە ئەو کاراکەن یاخودیجی لە کۆڵینەوەیەکی هیچ کەسێکی شارەزاتان لەگەڵایەکە شارەزامان هەیە کە بەپێی تەمەنی درەختەکە یاخود بەپێی توێکاری بۆ درەختەکە پێمان ئەڵێ کە ئەم درەختە تەمەنی لە 100 ساڵە و زیاتر خەڵکی ناوچەکە هاوکاریشمانەکەن بۆ ئەوە کە پێمان ئەڵێن کاتێک ئەوان کەسێکی بە تەمەن لەوێ هەیە ئەڵێ ئەم درەختە تەمەنی لە سەردەمی باپیرمەوە هەیە لە سەردەمی ئەوەندەنەوە ئەم درەختە هەروەکو خۆی ماوەتەوە بە سەوزی ماوەتەوانێ ئەمە یارمەتی دەری یەکەممانەوە وەکو تریژ ئێمە لە ژینگە دۆستی بە هەمان شەو لیژنەی تایبەتمەندمان هەیە کە درەختەکەمان بۆ دیارێکە و وەکو توێکاریەک پێمانەڵە کە تەمەنی چەندە. جۆرەکانشی جیاوازە بۆن لە شوێن جیاوازە هەر درەختە و بەپێی ناوچەکەین ئەو درەختانی کە ئەوە زۆر ئەمێن سوورە چنارمان هەیە داری تومانەیە هەموو ئەم دارانی کە بۆ ماوەیەکی زۆر دەبێنەوە ئەو دارانشی کە زیاتر ئەسڵیان تایبەتە بە کوردستان و بە ئەم ناوچەیە ئەو درەختانی کە زیاتر ئەمێنەوە ئەو درەختانی کە بەرگەی بای بەهێزی ناوچەکە و یاخود بەرگەی ڕاماڵین و داماڵینی زۆری زەوی ئەگرێن زیاتر ئەو درەختانە دیاری دەکەن بەڵام ئەو درەختانی کە تازە هاتوونەتە ناو یان چەند ساڵێکە هاتوونەتە ناو هەرێمی کوردستان ئەم درەختانە ناتوانن بۆ ماوەیەکی زۆر بمێنەوە لەبەرەوەی بنیەتی درەختەکە لەگەڵ کەش و هەوا و لەگەڵ خاکی ئێمە زۆر باش ناکونجێ گەر سیر بکەین کاتێک لە بەتایبەتی لە سلێمانیا گەر سیرکن زۆربەی ئەو درەختانی کە لەسەر جادەکان یا لە شوێنەکان ئەیان ڕۆێن بە بای بەهێزی پاییزان ئەشکێنەوانێ بۆچی لەبەرەوەی درەختی بەڕوو یاخود درەختی مازوو یا درەختی تو ئەم درەختانە تایبەتن بە ناوچەکە زۆرتری نیشانگەرسەی بکەن زۆربەی دارستانە سروشتەکانی ئەم ناوچەیە لەو دارە خۆرسکانە پێکاتون لەبەرەوەی ڕێگێکی پتە و بەهێزیان هەیە و بە ئاسانی زۆر بە قایمی خۆیان بە زەویەکەوە دادەکتون و ئەو شتانە کارە ساتە سروشتەکان کەمتر کاریگەریان تێدەکات جا بۆیە ئەو درەختانە زیاتر ئەمێننەوانێ و زیاتر ئەو درەختانەشن کە وەکو بەتەمەترین دارەکان دیاریانەکەین. زۆر باشە باسێکی بەرپرسیارەتی ژینگەین بۆ بکە بزانم بەرپرسیارەتی ژینگەی لە لای ئێمە لە کێوە دەست پێکا پێویستە لە چیەوە ئێمە دەست پێ بکەین کە تاکێکی بەرپرسیار بین بەرامبەر بە ژینگە. تۆ سەرەتا ئەبێ خۆت بەرپرسیار ببینی بەرامبەر بە وڵاتەکەت بەرامبەر بە نیشتیمانەکەت بەرامبەر بە شارەکەت بەرامبەر بۆ شوێنی کە لێ دایک بوو یاخود ئەو شوێنی کە لێ دەژی سیرکە تاکێکی ئێمە ئەچێتە ئەوروپا وای لێ دەکەن بەپی یاسا ناچاری دەکا لەوانەیە ئەو کە هەست بۆ بەرپرسیارەتی نەکا بەڵام بەپی یاسا ناچاریەکە کە ڕێز لە ژینگەکە بگرێت کە پاک و خاوێن بێ ڕێز لە درەختەکان بگرێتە ناو ڕێز لە گوڵی سەرجادەکانیش بگرێت بۆچی لەبەرەوەی ناچار دەکرێت بەڵام خەڵکی ئێمە لەبەرەوەی بەپی یاسا ئەوەندە بەقوت نییە کە ناچاری بکە ڕێز لە دار و درەخت و ئەمانە بگرێت بووە ئێمە هەوڵ دەدەین بیکەینە بەردەم بەرپرسیارەتێکی بەرپرسیارەتی ئەخلاقی بێ بەرپرسیارەتی دینی بێ یاخود هەر بەرپرسیارەتی بێت تۆ چۆن چ جۆرە باوەڕێکە تێ بەپی ئەو باوەڕە تۆ ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەی بۆ بەرامبەر بۆ ژینگەی کە لێی دەژی یاخۆ بەرامبەر لەو شاری کە لێی دەژی تۆ کە مرۆڤێکی ئەو درەختە ئۆکسجین بۆ تۆ دابین دەکە ئەو درەختە شەو ڕۆژ کار دەکا بۆ ئەوەی ژینگەکەی تۆ پاک بکاتەوانێ ئەگەر ئێمە دوای دێنە سەر ئەوەی کە وەزعی ژینگە لە هەرێمی کوردستان یا لە جیهانە ئێستا بەرامبەر ڕوبەڕۆی چی دەبێتەوانێ بۆیە ئەبێت چۆن ئەو درەختە بەردەوام ببێ ینی بەبێ هیچ شتێک کار دەکا بۆ ئەوەی هەناسەیەکی پاک بۆ تۆ دابین بکە تۆش بە هەمان شێوە دەبێ ئەو بەرپرسیارەتیت هەبێ بەرامبەر بەو درەختە کە بیپارێزی ئەگەر لە تواناتایە ئاوی بدەی لە وەرزە وشکەکاندا یاخود زیانی پێنەگەنیان نەهێڵی ئەو
مناڵانەی کە زانیاریان لە سەبارەت بە ژینگە لە قوپۆپەکانی بشکێنەوانێ کەواتە بێ سەرەتا تۆ خۆت هەست بە بەرپرسیارەتی بکەی بەرامبەر بە ئەو ژنگی ئەو شوێنەی تیاجی جا لە درەختێکەوە بیگرە هەتا ئەوەی کە فڕێنەدانی خاشاکە نشکاندنی دار و درەختە باش ئەتوانێت ئێمە بڵێن بەرپرسیارەتی لە ماڵەکانمانەوە دەست پێەکە بێگومان بەرپرسیارەتی لە ماڵەکەی خۆت و دەست پێەکە کە تۆ سەرەتا بەرپرسیاری لە ماڵەکەی خۆت دوایی دێتە دەرەوە بەرپرسیاری لە شەقامەکان لە کۆڵانەکان لەو شوێنی کە کاری تێدا دەکەی و لە کۆتاییدا بەرپرسیاری لە هەموو شارەکە ڕاستە تۆ لەوانەیە بڵێ بەرپرسیارەتی شارێک بۆ لەسەر منە بەڵام بەرپرسیارەتی لەسەر شانی تۆ ئەوەیە کە لەسەر شەقامێکی گشتی دەبەیەکی ئەفرەندێت دەرەوە ڕاستی من چەند جارێکم قسەیان کردو خەڵکی ئێمە هێشتا لەوەیان ماوە کە لە جامی ئۆتۆمبیلەوە دەبە هەڵبداتە دەرەوە زۆر ڕاستە زۆر جار بینیمانە لەسەر شەقامەکان ئەوە بینم بە تاواتی پێی بەتاقەتە بەم یعنی بۆچی تا ئێستا تۆ خۆت ئەوەندە بەرپرسیار نەبینی کە ئەم شەقامە گشتێ لەوانەیە ئەنی کەسی جیاواز مەزاجی جیاواز پێ هاتێ پەڕەبێتەوە بووکە و دیمەنەی ئەوێ ناشرینەکەی بەڕاستی لەوانەیە چەند کەسێکی تر بێتاقەت بکەی یاخۆت لەوانەیە زیان بە ئاژەڵێک بگەێنێ لەوێ یان ئەم دەبێت چەندین ساڵ ئەمێنێتەوانە زیان بە هەموو بەشەکانەکەین تا لە کۆتایە زیان بە خۆتە گەێنێ کە دەبەکەت فڕەداوە زۆر ڕاستە لە ئێستا تا چەند وەکو ژینگە پارێزیەک وەکو ژینگە دۆستێک کە لە ڕخراوە کارەکەی تا چەند لە ڕووی پەروەردەییەوە ڕازیت بۆ نمونە لە ئێستاە بە خۆشحاڵیەوە لە پەروەردەکانە لە قوتابخانەکانە لە ناوەندەکانی خوێندرە زۆر گرنگی بە ژینگە ئەدرێ بۆ نمونە ئەگەر مناڵێکی باخچە ببینی هەستەکەی زۆر زیاتر بەرپرسیاری ترە ئەگەر ئەم قسەیە بە هەڵە لێم وەرنەگرن هەستەکەی زۆر بەرپرسیاری ترە وەک لە کەسێکی پێگەیشت و یاخۆت کەسێکە ئەزمونێکی نەبێت سێرەکە گەشتێک فڕێدەی مناڵەکە گەل لە مناڵێکی باخچە بێ ئەڵێ بۆ ئەو فڕەیە نابێ بۆ نمونە ئێمە لە باخچە فێرکراین کە بێ بکرێتە سەلەی خۆڵەکەەوە ئەین تا چەند لەگەڵ ئەوەیە کە لە ئێستاە لە ڕووی پەروەردەیە و زۆر گرنگی بە ژینگە دراوە ڕاستی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لە کۆمەلگایە و کۆمەلگایەکی وەکو لای خۆمان کە ئێمە پێشتر بە چەند قۆناغێکی سیاسی قورساتی پەڕەوی لەوانەیە مەجای ئەومانە و بێکە لە مناڵیەوە هۆشیاری ژینگەی یاخود زانیاری پێوی زۆر بگرین لەسەر ژینگە و سەبارەت بە ژینگە بەڵام ئەوەی کە لە ئێستاە بەرپرسیارەتی یەکەمی دەکەوێتە سەرشان سیستەمی پەروەردەیە ڕاستی ئێمە ناتوانین بڵێن هیچیان نەکردو و ناتوانین بڵێن ئیشەکەش ینی بە تەواوەتی کردو بەرپرسیارەتی تاوایان کردو لەسەرشان ڕاستی پەروەردە ئەبێت زیاتر و زیاتر گرنگی بە بواری ژینگە بدات لەبەرەوەی تاکی ئێمە پێویستی بە هۆشیاری ژینگە هەیە و پێویستە کەسی تایبەتمەندی بۆ دابین کەواتە پێویستە ئێمە مامۆستای ژینگەمان هەبێت لە ئێستا لە زانکۆکانە بەشی ژینگە هەیە ئەو بەشانەی تایبەتمەندن کە خۆت ئەوانەی کە لە بەشە کوشتتوکاڵەکانە خوێن ئەوانش دەتوانن بە باشترین شێوە زانیاری بدەن بە خوێندکارەکان و تیان بگەێنن کە بڕاستیت ئێوە بەرپرسیارن بەرامبەر بە ژینگەکەتان چۆن ئەو دارە بەرپرسیارە لەوەی کە ئۆکسجین بۆ تۆ دابین کە تۆش بە هەمان شێوە بەرپرسیاری بەرامبەر بۆ درەختانی کە لە گەڕەکەکەدان یاخود لە باخچەکانن یاخود لە شوێنە گشتەکان یاخود لە ماڵەکەی خۆتدایە یاخود ئێمە چۆن وە لە خوێندکارێک بکەین گرنگی بە گوڵەکانی ناو ماڵەوە بدا لەبەرەوەی گوڵێک دەتوانێت ئۆکسجین بۆ چەند کەسێک دابین بکات لە ماڵەوە ئەمانە بۆ ڕوون بکەینەوە بەڵام ئەمە ئەبێ کەسی تایبەتمەند ڕوونی بکاتوانێ ئەبێ مامۆستای تایبەتمەند ڕوونی بکاتوانێ بۆی پەیامەکە بگاتە خوێندکارەکە واتە تۆ لەگەڵ ئەوەی تا چەند بۆ نمونەوانەی بابەتەکانی کوردی و بیرکاری و ئینگلیزی ئۆمانەیە وانەی بۆ نمونە کوشتتوکاڵ و ژینگەش هەبێت بابەتی سەرەکی لە سیستەمی پەروەردەیە لەبەرەوەی خەڵکی ئێمە بەڕاستی ژینگە دۆست نییە خەڵکی ئێمە زانیاری تەواوی نییە لەسەر ژینگە ئەوە باسی هۆشیاری ژینگەی بکەین بەڕاستی هۆشیاری ژینگەی لە لای خەڵکی ئێمە لە ئاستێکی زۆر باشدا نییە بگرە لە ئاستێکی خراپیشدایە بە بەردەوام ڕخنەی ئەویان لێ دەگرین کە خەڵکی ئێمە تەنانەت ئەوانش کەسمان هەیە خوێندکار دەرچووی زانکۆیە خوێندکاری زانکۆیە بەڵام کاتێک ئاچیتە ناو بۆنەیەک ئاهەنگێک لە ناو زانکۆکانە ڕێگە خرێ ئەنی ئەو خوێندکارە ئەوەندە بەرپرسیارەتی ناخاتە سەرشانی خۆی کە دەبە ئاوەکەی خۆی کە خواردێتەوە هەڵی بگرێتەوە هەڵی نەیاتە ژێر قاچی خۆی ئەمە بۆچی ئەمە لە غیابی پەروەردەی ژینگەییایە کاتێک کە پەروەردەی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندنانە بوو یاخود لە ئامادەی و لە سەرەتاییەوە فێر نەکراوە کە تۆ نابێ ئەم کارە بەرامبەر بە ژینگەکەت بکەی ئەمە جۆرێکە لە تاوان کە تۆ بەرامبەر بە ژینگەکەت دێکی فێر نەکراوە بە گوێیان نەدراوە قۆناغ بە قۆناغ فێر نەکراوە بۆیە لە کۆتاییە کاتێک کە ئەبێتە دەرچوو ئەنجامەکەی ئەوەیە
ئەوەیە کە ئەبینین لەسەر شقامەکان بەردەوام دەبێ بەتاڵی لێ بەردەوام پاچە کاغەز و پاچە پلاستیکی لێ لەسەر جادەکان فرەدراوە بۆیە ئەرکی یەکەمەکەوێتە سەر شانی پەروەردە دوایی ئەکەوێتە سەر شانی ڕاگەیاندنەکان کە بەڕاستی بە شێوازێکی زۆر پیشەیانە ئیش لەوەیە بکەن کە خەڵکی ئێمە وەشیار بکەنەوە لەوەی کە بەرپرسیار بن بەرامبەر بە ژینگەکەتان بەرپرسیار بن بەرامبەر بە شارەکەتان و بە وڵاتەکەتان بە پاک و خاوێنی بیپارێزن و کارێک مەبنە هۆکارێک بۆ پیسبوونی ژینگەڕە لەوانێت تۆ نەتوانی ئێستا من ڕێگە لە پیسبوونی هەوا بگرم بەڵام بە خۆم نەبمە هۆکارێک بۆ پیسبوونی هەوا یاخود نە بە هۆکارێک بۆ پیسبوونی زەوی نەبمە هۆکارێک بۆ پیسبوونی شارەکەم کە ئەمانەش دووبارە بە پێی زنجیرە یاخود فرەدانی خۆڵ و خاشێک لەوانەیە لای ئێمە خەڵکی من بڵێ ئێجەقی چەکە ئێمە خۆڵەکە فڕێتین لەوێ با لەولا خۆمەوە دوور بێت ترقی ناکە بەڵام نازانێ ئەم خۆڵەکە بەردەوام کاتێک ماوەدی خۆراکی تیا لەگە پلاستیکەکە شیە بێتەوە تێکەڵە بێت و ئەبێتە گازی میسان و ئەبێتە ژەهروەچێتە هەواوە ئەمە جارێکی ترێتەوە بۆ مناڵەکانی خۆت یێتەوە تۆ ئەو گازە هەڵەمژیتەوانە و زیان بە تەندروستی تۆ ئەگەینێ واتە هەموو شتێک لە ژینگەیە بە شێوازی بازنەی ئەسوورەتەوە باش باسی تەندروستیت کرد بزانم تا چەند کە باسی تەندروستیەکە هەمیشە لایەنێکی خراپی تەندروستی هۆکاری ئەڵەن باسی ژینگە ئەکرێ بزانم تەندروستی و ژینگە چ پەیوەندیەکیان ئێستا باست کرد پێم خۆشە کەمێک جوانتر بەڵام ڕاستەوانەیە هەیەواتە هەتا وەکو ژینگەکەت باشتر بێت تۆ تەندروستیت باشترە هەتا ژینگەکەت پیستر بێ و هەتا ژینگەکەت وێرانتر بێ تەندروستی تۆ خراپتر دەبێت ئێستا لێرە ئەگەر ئێمە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین هەرێمی کوردستان چەند کێشەیەکمان هەیە لە ئێستا ئەوەی کە کارگە گەورەکان زۆر لە نزیکی شارەکانن ئێستا کێشەی مۆلیدەمان هەیە کێشەی زۆری ئۆتۆمبیلمان هەیە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە گازی پیس و گازی ژەهراوی و سووتاندنی بەردەوامی نەوت و گاز و ئەمانە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بەردەوام ئەو هەناسەیە کە هەڵیەمژین ناتەندروست بێت و کە بەردەوام هەناسەی ناتەندروست هەڵمژێ بێگومان ئەم گازە زیان بەخشانە لە ناولەشی توای کۆمەڵ کەڵەکە ئەبن و ئەبنە نەخۆشی ئەگەر پرسیارێک لە خستخانەی هیوا بکەی یاخود لە خستخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی شەرپەنجە بەردەوام ئاماری زیاترە دەن جاران ئەیانوت ڕۆژانە 11 کەس تووشە بن بەڵام ئێستا بچۆ پرسیاریان کەڵە ڕۆژانە 25 کەس تووشی شێرپەنجا بن یا ڕۆژانە ژمارەی زیاتر ئەڵێن ژمارەی جیاوازتر ئەڵێن بۆچی لەبەرەوەی بەردەوام ئێمە ناوەستین لە پیسکردنی ژینگە ناوەستین لە بڕینەوەی دار و درەخت کە هاوسەنگی واتە شتێکی تر کە لێرە باسی بکەین ئەوەی بۆ ئەوەی کە تۆ کەسێکی تەندروست بی پێویستە ژینگەکەت هاوسەنگ بێ بەڵام لێرە ئێمە لەناو شاری خۆمانە یاخود لە شارەکانی ترە هاوسەنگی ژینگەیمان نییە واتە پێویستە درەختەکان ئەوەندە زۆر بن کە بتوانن ئۆکسجینی پاک دابین بکەن بۆ خەڵکەکەی بەڵام درەختەکانمان ئێمە بۆ شێوازە نییە گە سێریکەن درەختی چواردەوری شارەکانیش ئەبڕێترێنەوانێ لە ئێستا بەکارە هێندرێت بۆ مەسەلەی دروستکردنی ناوچەی نیشتەجێبوون و ئەمانە ئەمەش خۆی لە خۆیدا بابەتێکی ترە کە قسەی زۆر هەڵدەگرێت بەڵام ئێمە باسی ئەو ناکەین باشە بەس لە ئێستا سێریش ئەەکەی کە پرۆژێکی زۆر بە تایبەت ئەگەر باسی شاری سلێمانی بکەین لانێک کاتە جێگەی دڵخۆشیەکە مەسەلەن پرۆژێکی زۆری نیشتەجێبوون دروست ئەکرێ بەڵام تا چەند گرنگی بەوە دراوە لەگەڵ ئەم پرۆژەی نیشتەجێبوونانە گرنگی بەوە دراوە کە بەشێکە پرۆژەکە سەوزایی بێ یاد سێرەکی پرۆژەکەتەوە ئەبێ لە ئاخری ئۆخرەکەیە یاخود چەندین ساڵ ئەم پرۆژەیە دروست دەکرێت پرۆژە سەوزاییەکەی هەر جێبەجێ نەکراوە ئەو بەڕاستی ئەو پرۆژانی کە دروست دەکرێن سەرەتا بەڵێن ئەدەن کە کاتێک پرۆژەکە دروستەکەن ناوچەیەکی تر لە جێگای ئەو سەوز بکەن ناوچەیەکی تر لە چوادەوری شارەکان سەوز بکەن یاخۆ شاخەکان سەوز بکەن و شاخانێک کە ئەو شوێنانی کە درەختی لێنە درەختی بۆ ڕوێن و ئاگاداری لێبن تا گەورە بێت و تا پێ ئەگا بەڵام تا ئێستا هیچ کام لەو کۆمپانیاکان ئەوانەی کە بەرپرسن و یاخود خەریکی دروستکردنی منتیقی نیشتەجێبوونەکانن تا ئێستا بەڵێنەکەی خۆیان نەبردووە ڕاستە درەختی ئەو ناوچەیە بڕنەوە کە شوێنەکەی لێ دروستەکەن بەڵام دوایی درەختەکان ناڕوێنەوانێ بەڕاستی ئەمە لەوانەیە چەند ساڵی ئێستا هەست بەوە ناکەی بەڵام چەند ساڵی داهاتوو بۆ شێوازە بەردەوام بێت و ئەو کارگانی چواردەوری شارەکان بۆ شێوازە بەردەوامن لە بەرهێنانی گازی ژەهراوی و گازی زیان بەخش بۆ تەندروستی مرۆڤ و زیان بەخش بۆ ڕووەکەکان بەڕاستی هەناسەدان لەوانەیە بەم شێوازی ئێستا ئاسایی نەبێ نەتوانین هەناسەیەکی پاکمان دەست بکەوێت لەم شارەیە چونکە بە شێوازێکی زۆر ترسناک بەردەوام ژینگە و هەوای ئەم شارە خەریکە پیس دەبێ تا ئێستا کێشەی مۆلیدەکان لە ناو شاردا چارەسەر نەکراوە تا ئێستا کێشەی زۆری ئۆتۆمبیل و ئەو کێشانێک کە بەهۆی
کەمی شێوازەکانی هاتوچۆ دروست ئەبێ ئەمانە هەر بەردەوامن کارگەکانی چیمەنتۆ لە چوارتەوری شارەکان بەردەوام تەنۆلکەی زیان بە خەژەخەنە ناو هەوا و ڕاستەخۆ دێتەوە بۆ ناو شارەکان ئەمانە کێشانە بەردەوام و کەم نابنەوە بەردەوام زیاد ئەەکەن کەواتە ئەو درەختە کەمێکە لە ناو شارەکاندا هەیە ناتوانێت ئۆکسجینی پێویست دابین کە بۆیە ڕێژەی ئەوەی کە ڕێژەی ناتەندروستبوونی خەڵکیش بەرەوسەرەوە ئەچێ تا هەوا پیس بێ هەتاوەکو ژینگە پیس بێ هەتاوەکو فرەدانی خەڵ و خاشاک بەم شێوەنە ئاگایی ئێستا بەردەوام بێ دڵنیا بە لەوەی کە تەندروستێکی باشترمان نابێت لەوەی کە ئێستا هەیە و ئەگەر سیر بکەی لە ئێستا کێشە تەندروستیەکان زۆر زیاتر بوون لە پێشتر زۆر ڕاستە جۆری نەخۆشی وا دێتە پێشەوە کە لەوانەیە گەر بە کەسێکی بە تەمەنی خۆمان بڵێن هیچ کاتێک ئەو نەخۆشیانی نەبیستی بێت زۆر ڕاستە بۆچی لەبەرەوەی کە ئێستا وەبەرهێنان زیادی کردووە بەرهەمێنانی بۆ نمونە پلاستیکە یاخود مادەی نایلۆنە یاخود ئەو پێویستیانەی کە لە ئێستا مرۆڤ بەکاریانە هێنێ ئەوەنە زیادی کردووە جۆری نەخۆشیەکانیش ئەوگۆڕێ و نەخۆشی تازەش ڕەڵدا لەگەڵ دروستکردنی شتی تازە و لەگەڵ دروستکردنی داهێنانی تازە نەخۆشی تازەش و بەڵای تازەش بۆ گیانی مرۆڤ زیاد دەکات جا بۆیە وەکو وتمان پەیوەندی ژینگە و پەیوەندی تەندروستی پەیوەندیکی ڕاستەوانەیە هەتا وەکو ژینگە باشتر بێت ژینگەیەکی ساق و سەلیمت هەبێ تەندروستی تۆش ساق و سەلیمتر دەبێت بەڵام ئەگەر ژینگە لە پاشەکشەیە بوو ئەوە تەندروستی مرۆڤەکانیش کە لەو شوێنە ئاژین بەرەو پاشەکشە چێت و تەندروستێکی باشتریان زان باسێکی ڕەوشی ژینگەی جیهان بەگشتی و هەرمی کوردستان بە تایبەتی هەرچەند کەمێکت لێ باس کرد پێم خۆشە بزانم باسێکی ئەوم بۆ بکەی بزانم لە ئێستا هەر ژینگەی ئێمە پیسە یاخود ئەگەر ژینگەی هەموو جیهانیش پیس بێ کاردانەوەیەکی خراپی ئەبێ لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بڵێ ئەگەر باسی ڕۆژی ژینگە بکەین بە گشتی لە ئێستا هەموو جیهان ڕوبەڕووی کێشەی ژینگەیەکانە بێتوانێت کێشەی پیسبوونی ئاو بێ بە ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی یاخود ئاوی دەریاو زەریاکان یاخود پیسبوونی هەوا بێ کە ئەمە یەکێک لە گەورەترین ئاڵنگارەکان کە ئێستا چەندین کۆڕبەندی لەسەر ئاستی باڵایە لە جیهانە لەسەرەکرێ سەبارەت بە کەمکردنەوەی کاریگەریەکانی پیسبوونی هەواکە کاتێککە هەوا پیس دەبێت وەکو خۆمانەی بینین ئێستا لە ئێمە گۆڕانی وەرزەکان ڕوویداوە بەهار لە بەهاری جاران ناچێ هاوینمان زۆر گەرمترە زستانمان بارانی کەمە و لە وشکە سەرمایە و لە زستانی پێشوو ناچێ ئەمە هۆکارەکەی گۆڕانی کەش و هەوای جیهانە بەگشتی و توانەوەی بەستەڵەکەکان و گەرمبوونی بەرگەهەوا و ئەمانە کە بەردەوام جیهان هەوڵەدا کار لەسەر ئەو کاکە کەمی بکاتەوانێ بەڵام تا ئێستا ناتوانێت کارێکی لەو شێوازە بکەن کە کەمی بکەنەوانە بۆیە بەردەوام کەش و هەوای جیهان لە گۆڕانکاریدا و هەموو جیهانیش لەمە هیچ شوێنێکی ئەم دنیاە لەو گۆڕانکاری بێبەش نابێت ئەمە باسی توانەوەی بەستەڵەکان دەکەین بەڵام سەیرکە لێرە لە هەرێمی کوردستان کاریگەریەکەی دەرکەوتووە کە لەوانەیە ئەگەر بە یەکێک بڵێ زانیاری نەیە بەڵام جا لەو شوێنە دوورەوە چ کاریگەری لەسەر من هەیە نەخێر ئەمە لە هەر شوێنێکە ببێتە هۆی گەرمبوونی زەوی یاخود گۆڕانی کەشەوهاویە لە هەر شوێنەکە یاخود جەنگەیەک لە دوایەکەکان و بەکارهێنانی چەکە قورسەکان ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە زەوی زیاتر گەرم ببێ یاخود مادەی ژەهراوی زیاتر بچێتە هەوا و هەوا زیاتر پیس ببێت و بێتە هۆی گۆڕانی کەشوهەوا یەکێکتر لە ئەوانەی کە ئێستا جیهان ڕوبەڕووی دەبێت ئەوانەی پیسبوونی ئاوی دەریا و زەریاکانە بە مادەی پلاستیک و شوشە و نایلۆن کە ئەمە بووەتە هۆی تێکدانی هاوسەنگی ژینگەی ئاوی ئەگەر ئێمە بەردەوام لەوانەیە ئێمە راپۆر ببینین لەسەر ئەوەی کە ماسی ببینین بەهۆی دەبەیەکەوە یاخود بەهۆی پارچەیە پلاستیکەوە یا بەهۆی شتێکەوە لە ناچۆکە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیکۆسیستەم یاخود هاوسەنگی ژینگەی لە ناو زەریا و زەریاکانە تێک بچێت کە ئەو هاوسەنگیە شتێک چوو دووبارە کاریگەری ئەبێتەوە بۆ دەرەوانێ ئەنی بەپێی لێکۆڵینەوەکانی خۆیان کە کردویانە لە چەند ساڵی داهاتووە ژمارەی پلاستیک و دەبەی پلاستیک و ژمارەی شوشە لە ناو زەریاکاندا لە ژمارەی زیندەوەرەکان زۆر زیاتر دەبێت کە ئەمە خۆی لە خۆیدا کارە ساتێکە ئەگەر بۆ شێوازی لەبێ و کاتە ئاوی پاک لەسەر زەویان نامێنێ ئەو کاتەوە هەروەها ئاوی ژێرزەویش بە هەمان شێوە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی پیسبوونی ئاوی ژێرزەویمان هەیە لەبەرەوەی ئەو پاشەڕۆی نەخۆشخانەکان پاک ناکرێتەوانێ یاخود کێشەی بە فێڕۆدانی ئاومان هەیە بەهۆی نەبوونی هۆشیاری ژینگەیەوە هێشتا ئەگەر وەکو ئینێک بەردەوام لە کۆرپەندەکانە باس ئەکرێت کە خاتونەکانی ئێمە ئەتوانێت 4 ساعت لەبەر دەرگا بۆ سێ سۆندەی ئاوەکەشی بەدەستەوە بێت بۆز بۆ ئەوەی نەچێتە سەرەوە ئاوەکە بگرێ بێتەوە خوارێ ئاساییە بەلایەوە کە 4 ساعت ئەم ئاوە بڕۆ ئاوە پاکەی هاتوو دەبەردەستی بێتە ئاوی پیس کە دوای پاک ناکرێتەوانێ ئەم ئاوە ئیتر بە فیڕۆ ئەچێ
ئەمانە لەبەر نەبوونی هۆشیاری ژینگەیە بە هەمان شێوە بەهۆی پاشماوەی کارگەکان و پاشماوەی پاڵاوگەکان کە ناهۆشیارانە ئەخرێتە ناو ئاوی ڕووبارەکان و ئەو ئاوی دەریاچە و ئەو سەرچاوە ئاویانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمەش هۆکارێکن بۆ پیسبوونی ئاوی ژێرزەوی بە هەمان شێوە پیسبوونی خاکمان هەیە کە ئەمیش وەکو باسمان کرد بەهۆی جەنگەکانەوە بەهۆی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان چی ئەەکەین پاشماوە خۆڵ و خاشاک ئەخینە ژێر خاکەوە کە ئێستا ئەمە تا حدێک کەم بۆتەوانێ بەهۆی دروستبوونی کۆمپانیای ڕسایکلەکانەوە بەڵام هێشتا ئەو دیاردەیە لە لای ئێمە هەیە کە خۆڵ و خاشاک بە پلاستیکتەوە بە خواردنەوە بە شوشەتەوە بە تەنی ڕقتەوە هەمووی ئەکرێتە ژێر زەویەوە نازانم ئەم زەوی بەتەمان زەوی چی لێ بکە لە مادانە ناتوانێت شوشەمان هەیە 400 ساڵی پێویستە تا 400 ساڵ زۆر زیاتری پێویستە پلاستیک بە هەمان شێوە چەندین هزار ساڵی پێویستە تاشی دەبێتوانێت ئێمە چیان لێدێ ئەمە ئەکەونە ژێر زەویەوە ئەو زیندەوەرانی کە لەو ژێر زەویان ئەو بە تەواوەتی لە ناویان ئەبات و هەروەها جارێکی تر ئەم ژینگەیە ئەو زەویە شیاو نابێ بۆ بەکارهێنانەوەتە تۆ ناتوانانی پشتوکاڵی لەسەر بکەیت ناتوانانی بەکاربێنیتەوە بۆ هیچ شتێکی تر یاخود تەنانەت جاخۆرسکەکانیشی لەسەر ناڕۆن ئەگەر لەسەریشی بڕۆن ئەو زیندەوەرەی کە دەیخوا زیانی پێ دەگەینە لە بریوەی سوودی پێ بکەینەکەواتە ئێمە هەر مرۆڤ خۆی هۆکارە بۆ پیسبوونی ئاو بۆ پیسبوونی هەوا بۆ پیسبوونی خاک کە هەمویان بەیەکەوە ئەم کارەساتە ژینگەی ئێستا کە بۆتە هۆی تێکدانی ئیکۆسیستەمەکان یاخود تێکدانی هاوسەنگی ژینگەی و دروستبوونی کارەساتە ژینگەیە گەورەکان زۆر ڕاستە دەستە خۆش بە ڕووبارخان زۆر سوپاس کە ئەمڕۆمان دومان کردی سوپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت لەسەر بابەتی ژینگەی هیوای سەرکەوتنە بۆ خوازین دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ خاتوو ڕووبار ئەحمەد کە بەڕێزیان چالاکوانی ژینگەی بوون ئەمڕۆ لای ئێمە قسە باسمان کرد لەسەر هۆکارەکانی پیسبوونی ژینگە و کێشەی پیسبوونی ژینگە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.